لە درێژەی کارە خێرخوازیەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە نووسینگەی هەولێری دەستگاکە وەک پرۆژەی شەشەم بڕی 7 ملیۆن دینار بەسەر 280 خانەوادە دابەشکرا. بەخشین هاوکاریەکەی بەسەر نەخۆشانی شێرپەنجە و بێباوکان و خانەوادە هەژار و کەم دەرامەتەکان دابەش کرد. پرۆژەی ئەمڕۆمان لە ئۆفیسی هەولێر دابەشکردنی 7 ملیۆن دینار بوو بەسەر 280 خێزان کە بۆ هەر خێزانەکەی 250,000 دینارمان بەسەریان دابەش کرد کە پێکات بوون لە 100 لە نەخۆشانی شێرپەنجە و درێژخایەن و هەروە 180 کەس لە خەڵکی هەژار و نەدار و کرێنشینان. تەنها لە ئۆفیسی هەولێر تاکو ئێستا 450 ملیۆن و 992,000 دینار دابەش کراوە بەسەر خەڵکی هەژار و نەدار و 3,010 خێزان لە هاوکاریەکانی دەستگای خێرخوازی بەخشین لە ئۆفیسی هەولێر سودمەند بوون. خانەوادە بە سەرپەرشتەکان باز لە خراپی دۆخی خۆیان دەکەن کە ژیانیان بە جۆرێک دەگوزارێت کەوا کەس نییە بژێوی ژیانیان بۆ دابین بکات جگە لە خێرخوازان و دەستگای خێرخوازی بەخشین. چەند ساڵە بەخۆم نەخۆشم، نەخۆشی زەختمەیە، سوکەریمەیە، فەقەراتمەیە، سۆفانمەیە، لەخانووی کرێدام، معاشم نییە، نەخۆم و نەپیاوم. تا پێیان دەکرێت یارمەتی فەقیر و فەقاراتدەن، زەکات دەرکەن، یارمەتی فەقیردەن، فەقیر نەمێنێ لەو مەملەکەتە. ئەگە حکوومەتەکەش شتێکمان بۆ نەکا میلەتی دەوڵەمەند دەستی یارمەتی فەقیر و شت بگرن. دەستخۆشیتان لێ دەکەم لەو بەرنامەی لەو هاوکارێ لەگەر ئەو مسلمانان دەکەن. خوا خێرتان بنووسن، خوا تەمەنتان درێژکە، خوا ئەمساتان وچین گۆ زیاد کاتن لەو کارە خێر و بەخشینێ لەوە ئەو مسلمانانە دەکەن. گەرە لێتان ڕازینە، خوا لێتان ڕازی بیتن لە دنیا و لە قیامەت. نووسینگەی هەولێری دەستگای خێرخوازی بەخشین لە سەرەتای مانگی پیرۆزی ڕەمەزانەوە تاکو ئێستا زیاتر لە 450 ملیۆن دیناری دابەش کردووە بەسەر نەخۆشانی درێژخایەن و بێباوکان و خانەوادەی هەژاران، لەگەڵ ئەوەشدا سەدان سەبەتە خۆراکی بەسەر ئەو خانەوادانەدا دابەش کردووە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.